خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دوایین گفتوگۆی ئەمڕۆژمان باز لە بەرزبوونەوەی پلەکانی گەرماکەین بە تایبەتی لەم هەفتەیە کە بە هەفتەیەکی زۆر گەرم لە هەرێمی کوردستانە هەژمارەکرێ ئەم گەرمایش لە شوێنێکەوە لە شارێکەوە بۆ شارێکی تر گۆڕانکاری بەسەرایە لە سلەیمانیەوە بۆ هەولێر گۆڕانکاری بەسەرایە لە هەولێر بۆ دووهۆ گۆڕانکاری بەسەرایە ئەگەر بڕێن بۆ گەرمیان کەلار و کفری ئەوە گۆڕانکاریکی زۆرتری پێوە دیارە بۆیە کاریگەریەکانی خۆی لەسەر ناوچەکان بە جیاوازی بەجێهێڵە بۆیە ئەمڕۆ چینە هەولێری خۆشەویست کە لەوێ پلەکانی گەرما لەوانەیە لە چاو سلێمانی بەرزتر بێت وابزانین بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کاریگەری و لێکەوتەی چییە و هاوڵاتیان ئێستا چۆن مامەڵی ڕۆژانی خۆیانەکەن و چۆن هەوڵە درێ کەمترین گرفت بۆ هاوڵاتیان دروست بێت بۆیە ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ هاوکارمان بڕیارمان لەگەڵایە کە پێمان بڵێ ئەم هەفتەیە لێ چۆن بەڕێ و چوو وە پلەکانی گەرما کەوتۆتە چەنە پلەی سیلیزی ئایا لەسەر و 45 یاخود زیاترە و مامەڵی هاوڵاتیان چۆنە بڕێر سڵاو لێ بە بەیانیت باش ئەگەر گوێبیستی ئێمە بیت سەرکۆ بەیانیتیان باش ڕاستی پێمان خۆش بوو لە دەرەوە ئەو ڕاستەوخۆیە لەگەڵەوە بکەین بەڵام لەبەرەوەی پلەکانی گەرما لە هەولێر وەکو کوردەواری وتنی هیگاڵتەکردن نییە گەرماکەی ئەوەندە بەهێزە وێ بە ناچاری هاتووینە لەو ژوورە و لە بەردەم سبلیتێکیش کە داگیرساوە ڕاستەوخۆکە دەکەین چونکە پلەکانی گەرما لە هەولێر جیاوازترە لە شارەکانی دیکە بە تایبەتی سلێمانی و دۆهۆک و چەند شارێکی دیکە بەردەوام پلەکانی گەرما لە هەولێر بە شێوەیەکی بەرزتر دەبیندرێت ینی لە سەرەتای ئەم هەفتەیەوە تاوەکو ئێستاش ینی بە بەردەوام پلەکانی گەرما لە 45 پلەی سیلیزی بۆ ینی ئەمە تەواو کاریگەری لەسەر دۆخ و گوزەرانی هاوڵاتیان کردووە و بە شێوەیەک کە جگەلەوەی کە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە بەشێکی زۆریش لە شوفێرانیش تووشی کێشە و گرفت بوونەتەوە بە تایبەتی کە ئێستا ماوەی زیاتر لە هەفتەیەکە کوالیتی بنزین خراپە ینی ئەمەش بۆتە کێشەیەکی دیکە بۆ شوفێران بەرزبوونەوەی پلەکانی گەرما وای کردووە کە لە شەقامەکان ئۆتۆمبیلەکانیان تێک بچێتن و پەچیان بکەوێت جامن لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بۆی بزانین کێ ئەو شەپۆلی گەرمایە کۆتایی دێت وە کاریگەریەکانی چی دەبێت لەسەر وەرزەکانی داهاتوو لە هەرێمی کوردستان کاک لوقمان لەگەڵم دەبێت لوقمان مفتی شارەزا لە بواری کەشەوە کاک لوقمان سڵاو لێبێ و بەیانیت باش سوپاس بۆم دەرفەتە وەکو کوردەواری وتنی گەرماکە هی سوعبەت و ئەوە نییە بچی لە بەرگەرما بوەستیان ئەگەر زۆر ناچار نەبێت پێشبینی ئەوە دەکرا کە ئەو هاوینە بەو شێوەیە بێتون و پلەکانی گەرما بەو شێوەیە بەرز بێتەوە زۆر سوپاس بیانی ئێوە بینەران باش بەڕاستی ئێستا حالێن ئێمە لە ناوەندی چلەین کە لە 16 دەستی پێکرم ساڵەکە لە 24 هەشت کۆتایی بێدێ کەواتە ئێمە لە گەرمترین کاتی ساڵداین لە ناوەندی چلەین بەگشتی لە ئێستاوە لەو 20 ڕۆژەی داهاتوو کە لە ماوە گەرمترین کاتەکانی ساڵ دەبێ هەرچەندە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی گەرما ناوچەکانی گرتەوە بەگشتی نەکرد هەولێر هەموو ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانی گرتەوە پلەی گەرما لە هەندێک بەشەکانی باشووری گەرمیان گەشتە نزیک 50 ئەو لە هەندێک ناوچەکانی ناوەڕاستی عێراق و باشووری عێراق لە 50 شەڕەتی کرد ئەمە کاریگەرێکی زۆری هەبوو بە تایبەتی لەسەر زوتیاریان و کشتوکار لەبەر ئەوەی بەگشتی لەو کاتانەی کە پلەی گەرما زۆر بەرز دەبێتەوە و بای خۆر هەڵاتیش چالاک دەبێت ئەوەیەک دروست دەبێت کە بۆ نەوع نەخۆشیێکی پێدەرێن جاڵجاڵۆکە بۆیە باشتر وایە جوتیاریان ئەوانەی لە حەدیقەن ئێوارانیان بەیانیان زوو کاتی نیوەڕۆنات ئەگەر ئاویان هەبوو تۆزێ بڕشێنن لە تۆز و خۆل باشترە بۆی تووشی ئەو نەخۆشیە نەبێتن ویستم پرسیاری ئەوە بکەم بە نمونە ئەوانەی کاری کرد و کاڵی دەکەن و لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ماڵەوە باخچەمانەیە و گوڵ و گوڵزارمان هەیە بەهۆی ئەوەی کە ئێستا پلەکانی گەرما بەرزن چ کاتێک باشە بۆ ئاودانی هەم چەلگە کرد و کاڵیەکان هەم بۆ ئەوانشی کە لە ماڵەوە گوڵ و گوڵزاریان هەیە و باخیشیان هەیە بەخۆی باشترین کاتیان بەیانیانە یانیش ئێواران ینی کاتی ئەو کاتێک کە زۆر پلەکانی گەرما بەرزە ئاو نەدرێمە گەر زۆر مەزبوری نەبیانی زۆر حاڵەتی گوڵەکان خراپ بێ ئەگەنا باشترین کات بەیانیان یان دوای ڕۆژ ئاوا بن ئێواران باشترین کاتە زۆر باشە پێشبینیەکانی ئێوە و ئەو خوێندنەوانی کە ئێوە کردوتانە کاریگەری ئەو شەپۆلە گەرمایە لەسەر وەرزەکانی داهاتوو بە تایبەتی پایسی دەبێ ئەوەی کە خوێندنەوەی ئێوە هەبووە زستانی ئەم ساڵی چۆن دەبێت باشتر دەبێت لە ساڵی ڕابردوو یاخود چۆن دەبێت بەگشتی تەنها پلەکانی گەرما ناکە با بڵێن تیزاهی بە ڕێڕەوی بە هێزی بە
ئەوەنە هەموو کاریگەری هەیە ئەمە دەتوانین شتێکی لێ بخینەوە بەڵام گرنگترین خەڵ لە ئێستادا کە ئێمە پشتی پێ دەبستین دۆخی زەریای هێمنە ئێستا زەریای هێمن لە دۆخیان دیاردەی ئێلینۆیە تازە دەستی پێکردیە پێشبینی دەکرێت لە کۆتایی ئەم ساڵ لە کۆتایی ئەم ساڵیان لە کۆتایی مانجی 11 لە مانجی 11 کۆتایی مانجی 12 بگاتە لووتکە کە دۆخی زەریای هێمن ئێلینۆ بێ واتە پلەکانی گەرمای ناوەڕاست و خۆرهەڵاتی زەریای هێمن تۆزێ بەرزتر دەبێت لە پلەی ئاسایی ئەمە دەبێتە دۆخی ئێلینۆ بە زۆربەی ئەو ساڵانەی کە دۆخی ئێلینۆ بیتن باران لە لای ئێمە باشتر بوو هەرچەندە بابەتەکە تەنها ئالۆزە یعنی بابەتی کەشوهەوا و گۆڕانەکانی کەشوهەوا ئالۆزن تەنها یەک متغیر نیە تەنها یەک گۆڕاونیە کە زۆر بابەت هەنە زەریای هیندیا زەریای ئەتلەسیاوانە هەموو کاریگەرین بەس گرنگترینیان زەریای هێمنە بۆیە پێشبینی دەکەین پاییزێکی بارانەوەی نیمان هەبی زوو دەست پێ بکاتن من لەو باوەڕ دێمە ساڵی داهات وشکە ساڵی نابێ ئینشاءالله والله عالم پێشبینی دەکەین کە پاییزەکەی تەڕبێ ئەگەر هەیە داکە داخلی زستان بین لەسەر دۆخی جەمسەر دەوەستێ کە وەکو پارەکە بارستە هەوای ساردمان بۆ بنێریان کەی ئەو شەپۆلە کۆتایی دێت بەڵێ سەحر پرسیارەکەی خۆت وەڵامەکەی لا میوانەکە دووەرگرە لە پاڵیشە عەزیت کێشە ئەم پرسیارەی منیشی لێ بکەیت کە ئێمە ئەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەوەی کە ئەو ترێدێکە لە کێشە ژینگەییەکانەوە ئەکا هەتاکو دێ هاوینەکان سەختتر بێت بەڵام لە لای خۆمان عادەتەن مانگی 7 هەرەڵەن گەرماکەمان تاقات پڕوکێنەرە لە چاو ساڵانی ڕابردوو بەپێی ئەم گرفتە ژینگەیە کە هەیە ئایا پلەکانی گەرما بەرزتر بووە یان نە هاوشەوەی ساڵانی ڕابردوو بووە واتە بۆ ئەم یەکی دوومانگە ئاساییە زۆر باشە هاوکارانم پرسیاری ئەوە دەکە خۆشم پرسیاری دیکەم هەیە با پرسیاری ئەوان بکەم ئینجا دوایی خۆمەکەم هاوکارانم پرسیاری ئەوە دەکەن کە هاوینی ئەمساڵ بێگومان ئێمە لە مانجی 7 هەمومان نەزانین گەرمادێت بەڵام ئەگەر بەراوردێک بکەین لەبەرەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەو ساڵانە ڕویان داوە جیاوازی هەیە لەگەڵ ساڵەکانی دیکە بە تایبەتی ئەو وەرزە بەگشتی دیقەتمان داتێت لەو چەند ساڵی ڕۆژ دیقەتمان داتێ هاوین تۆزی درنگتر دەست پێ دەکات بەس لاوە درێژتر بۆتەوە یعنی هاوین درێژتر بووە لە پێشان بەڵام گەرما زیاتر کەوتۆتە کۆتاییەکەی یعنی پێشبینی دەکەین مانجی کۆتایی مانجی 8 و سەرەتای مانجی 9 هەتان کۆتایی مانجی 9 پلەی گەرمی بەردەوام بێ یعنی زۆر جار ئەمە پێشانەکەن هەست نەمان دەزانی پلەی گەرما لە ناوەندی نۆژ بگاتە چل بەس پێشبینی دەکرێن پێشبینی دەکرێت لە ناوەندی نۆژ بەولاوە احتیمالی هەیە پلەی کەواتە جیاوازترە لە ساڵانی ڕابردوو هەر بەگشتی جیاوازترە لە 20 ساڵ لە 30 ساڵ پێش ئێستا بەوەی کە گۆڕانی ئاوهەوا یان گەرم بوونی پێدرێن گلۆبال وارمینگ گۆڕانی ئاوهەوا پلەی گەرمای زەوی بەگشتی گەرمتر بۆ لە پێشان گلۆبال وارمینگ کە گەرمبوونی زەمی وای کردی ئێستا زۆر ساڵ ئێمە بۆ نمونە لە چای سەفین بەفرمان لە مانجی 4 و 5 دەدیت ئێستا زۆر ساڵان مەسەرەن لە وەرزە تایبەتەکەی زۆر بارانەکەی 2010 2009 بەفر لە مانجی 6 نەمابوو سەرڕای بەفر زۆر کەواتە پلەی گەرمە بە عام زۆر بووە هاوینەکەمان درێژتر بووە بۆی ئەو ساڵەکە فێنکایی زۆری خەیان ئەنی سەرما بەڵام لەولا پێشبینی دەکەین مانگەکانی نۆ دەگەرمتر بێ لە نۆرمال یعنی ناڵێ زۆر گەرم بێ بەڵام گەرم ئێستا گەرمە تۆزێ درێژەی خاڵێ ئێستا ئەو شەپۆلە گەرما ئێستا کۆتایی دێت کە ئێستا لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان ماوە سەرەتا باسم کردگوتەمە لە ناوەندی چلین کەواتە هێشتا گەرمامان مایە بەڵام چەند ڕۆژی دادێ 1-2 پلە دێتە خوارەوە لەبەر ئەوەی بای شەماڵ ئەو چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوە بای خۆرهەڵات چالاک بوو بای خۆرهەڵات کێشەیە بۆمە هەم پلەی گەرمی زیاد دەکا هەم ڕێژەیشش زۆر دێنتە خوارەکە بۆ پشت و کاڵ باش نیە بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو بای خۆر ئاوا یان بابرێ بای باکووری خۆر ئاوا کە پێی دەرێن بای شەماڵ چالاک دەبێ ئەو بایەش کێشەی خۆی هەیە لەبەرەوەی ڕاستە تۆزێ درەت پلەی گەرما دێنتە خوارەوە بەڵام ڕێژەی تۆزی زیاد دەکا لەوانەیە کەمێک ڕێژەی تۆش زیاد کە زۆرنا لەبەرەوەی ئەمسالەکە وەرزێکی باش بوو بەڵام پلەکانی گەرمە بۆ ماوەی هەفتەیەک جێگیر دەبێت 1-2 دەرەجە دێتە خوارەوە بەس پێشبینی دەکەین لە ڕۆژەکانی 11 و 12 ماگا جارێکی پۆلش گەرما بێتەوە بەڵام لەوانەیە بەو بەهێزیی شەپۆلتر نەبێت بڕیارەگەر وەکو دوایین پرسیاری من لە میوانەکەت کە بەڕێزیان شارەزە لە کەژناسیە ئێمە لە هەرێمی کوردستانە لەوانەیە کاریگەری خواروی عێراقیشمان لەسەر بێ پارێزگاکانی خواروی عێراق و ئایا ئەوە چەند کاریگەری بەجێشتۆ لە بەرزبوونەوەی پلەی گەرماکان یاخود وڵاتانی دراوسێ ئەو گۆڕانکاریە کەشوهەوایی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەیە ئەوە چەند کاریگەری بەجێ هێشتۆ لەسەر هەرێمی کوردستان و پلەکانی گەرمە ئاوبەرز بۆتەوە
زۆر باشە ئەو گۆڕانکاریەکانەی کەشوهەوا کە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویانداوە و ئەو گۆڕانکاریانی کەشوهەواشکە لە پارێزگاکانی دەوروبەرمان بە تایبەتی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عراق ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان دەبێت؟ هەمووی پێکەوە بەندە و ئەو گەرمای لە ئێمەدە هەرچەندە باسم کرد کە بای باکووری خۆرهەڵات چاڵک دەبێت بەڵام ئەمە گەرمایەکەمان بەگشتی لە باشوورەوە بۆ دێ ئەمە بیابانێکی گەلک گەورە لە ناوەڕاستی عێراق و لە بابلێن باشووری عێراق و بادیەی سووریا و ئوردون و سعودی هەیە ئەمە کە هەتاوی پێ دەکەوێت گەرم دەبێت یەک لە هۆکارە سەرچەکانی هاتنی گەرما ئەوانەیە کەواتە بە شێوەیەکی گشتی کاتی ئەو شوێنانە گەرم دەبێت لای ئێمەش گەرم دەبێت ئێمە گەرمانمان لە باشوور بۆ دێ گەرمامان لە باکوورە بۆ نایە کەواتە هەر زارێک ئەو شوێنانە گەرم دەبێت ئێمە گەرمامان زیاتر دەبێت بۆیە باشترین چارە بۆ ئەو بابە زیادکردنی ڕێژی سەوزایە ئێستا وڵاتی سعودیە بە تەمای بە ملیارات داربچێنێ ئەگەر ئێمەش بە هەمان شێوە لە عێراق و لە هەرێمی کوردستان بتوانین بە ملیۆنەها دار بە ملیارەها دار بچێنین کاریگەری گەرما زۆر کەم دەبێتەوە بەڕاستی بچێن سەرخۆ دەمەوێت یەکشت باز بکەم ئەمە ئەگەر کامێرەوانەکەم نیشانی بدات ئەمە وسبلیتەیە کە ئێستا لەسەر پلەی 16 دانراوە واتە لە بەرزترین یاخود بە شێوەیەک بڵین بەرزترین پلەی ساردیە دانراوە بەڵام ئەگەر لە ژوورەوە سەیر بکەیت ینی ئەوەش دەرەقەت نایەت هیچ هەوایەکی ساردی نییە ینی تەواو ینی بە شێوەیەکی گشتی گەرماکەی تەبێی نێوەکوتم هیگالتەکردن نییە ئەگەر زۆر پێویست نەبێت کەڵچیەوەی نییە بچێ بەرگەرماکە و یاخود بچێ دەرەوە ئەو هەت خۆرە تاوە لێت بدات چکە زیانێکی زۆر بەرتەندروستیشمان دەکرێت کارێکی زۆر باشت کرد کە لە ژوورەوە لەگەڵ میوانە کە تا گفتگۆکە ئەنجامداد سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانە بە ڕێزەکەشت سپاس بۆ زانیاریەکانی کەواتە بە دوعاکەین بای شەماڵ هەڵکات و بەرەو لای ئێمە بێت ئیشاڵڵا ئەوەی کە گرنگە بتوانین ئەگەر کارێکی گرنگ و زەرورت نەبوو لە ڕۆژە گەرمەکانە نەچیتە دەرەوە ئێمەش